ماسی جوانکاریە ماسی زینە ئەبێ چۆن خزمەت بکرێت ئەمڕۆ من سەردانی کاکئاکامم کردووە کە ئەو لەسەر ماسی جوانکاری یان زینە بێگومان کۆمەڵک زانیاری باش هەم پێشکەشی من و هەم ئێواکات بۆیە لەگەڵم وەرە. کاکەکەم ماسی زینە چەند جۆری هەیە؟ جۆرەکانی ماسی زینە زۆرن بەڵام پۆلەی نەکرێن بە دوو بەشەوە وەکو گۆشتخۆر و جاخۆر. ئەم دوو جۆرە نابێت تێکەڵاو بکرێت لەبەرەوەی کێشە دروستەکەن و ماسی گۆشتخۆرەکان ماسی جاخۆرەکانە خۆن ئەوەی کە منیش لامە و ڕۆژانە ئەیان فرۆشم جۆرەکانی جاخۆرن بە تایبەتی مۆڵی و کوردی گۆرامی و کاتە پیشانم بەبەوەی کە من و بینەرانشمان هەر یەکان با بناسیت. سەر چاوەڕە منتان پیشانم. ئەمە زۆرێکی ماسی گۆشتخۆر کە ماسی دەمبوسی پێڵێن وەکو هەنێ جۆرەکانی تر وایە حساسە کە ئەیانگریت ئەو نەخش و ڕەنگی نامێنێت تەکسەریە بێ بەڕەش جاری وایە هەتا مشتەرەکانی دەڵێن ئێمە ئەو ڕەنگەمان نەوتۆ کە دیاریمان کردوڵم لەو حاڵەتەیە کە ئیگرین تووشی سترێسە بێ و ڕەنگی تاریکدایە. ئەمەش جۆرێکی تر لە ماسیە جاخۆر ئەمانە ماسی کوبی پێڵن ئەمانە بۆ زاوجێ بەسکۆکردن زۆر ئازاد. جۆرێکی ترمان هەیە لە هەر نیسبەت جاخۆرەکان ماسی شارێک شارکی کرم و شارکی ڕێنبۆ لەگەڵ ڕێدلاینە ئەمانە زۆر لێکەوە نزیکن بەڵام ناوەکەیە فەرقی هەیە. جۆرێکی ترمان هەیە لە جاخۆرەکان ماسی ئەنجڵە کە ئەم سمێڵی هەیە وەکو حاسە بەکاری ئەێنێ زۆرجار لە ڕۆشتنە لە بۆی نەدرێ بە شوشەکە یان ماسیەکان کە نزیکە بنەوە لی ئیشی پێکا و ئەیان جۆڵێنێ ماسی گۆرامی پێڵێ. جۆرێکی تر کە باسمان کرد کوبی بوو ئەمە شێوازێکی ترێتی ڕێنگی ترێتی بە هەمان شێواز وەکوانی تر بەچکە ئەکەن ئەمانە ئەگەر تێکەڵاو ئەمان بکەین ئەم جۆرانە ئەمان کە بەچکاکەن ماسەکانی تری خۆن لەبەر ئەوە زیاتر ئەوەی کە کوبی ڕاگری هەر کوبی ڕاگرێت ماسەی جاخۆرەکانی تری تێکەڵاو ناکات بۆی بەچکەکانیان بە سەلامەتی بنێنێتەوە یانەوێ بکاتە ناو حەزانەیەکەوە بۆی بەچکەکان ماسەکانی تر نێکۆن هەتا جاری وایە نێرەکانی ژێخوا یان مێکانی ژەیخۆن بێ جیا بکرێنەوە بەچکەکانی. ئەمەش جۆرێکی تر کە ماسی جاخۆرەکانە کە جۆر و ڕنگ و نوعەتیان زۆر زۆرە خواردنەکەشی فەرقیە لەگەڵ گۆشتخۆرەکانە وەکو وتمان نابێ ئەم تێکەڵاو گۆشتخۆرەکان بکرێت بەم شێوازە دیسپێکی زۆر کەم خواردنیانەیە تێ بەپێی قیاسی حەجمی چکی ماسەکە بۆ ئەوەی کوالیتی ئاوەکە بە پاک و تەمیزی بمێنێتەوە لە ئاوگۆڕین نەجاتی دەیان تووشی ناڕەحەتی نەکە ئاو بگۆڕی بەنسبەت پاکردنەوە و ئاوگۆڕینی ئەمانە ێستا زۆر شتەکە تەتەوەری کردو و زۆر باشە کە هەنێ ئەجزە هەیە بۆ پاکردنەوەی یەکەم مەسکی شوشەکەیە دوای ئەوە ترومپای ئاو لێ دەرکردن هەموو دە ڕۆژجارێ بۆ 15 ڕۆژجارێ لە سایە 25 یان لە سایە 30 ئاوەکەیە گۆڕیت و ئاوی تازەی تێدێتەوە ناوی بە هیچ شێوەیەک حەوزی ماسی ئاوکەی بە تەواوەتی بەتاڵ کرێت لابێ لە سایسی بە سای 25 ئەمەش زۆری خواردنی جاخۆرەکانە حەزمی بچووکە لەبەرەوەی ڕقۆڵی ماسیەک جاخۆرەکانیش بچووکن بەڕاستی. سەحرخان ئەمە ماسیە گۆشتخۆرەکانە کە باسمان کرد ماسیە ناوی تووتیە خواردنی خۆی جیاوازترە لە پێگاتی جیاوازترە لە
ماسێک جیاخۆرەکان بەنفرەد ئەم ماسیەوە زیاتر حەزی لە پێگاتەی گۆشتیە کە ئەمەش شێوازی خواردنەکەیەتی پێگاتەکەیەتی ئەمە خواردنێکی زۆر باشە بۆیان کە هەم کوالەتی ئاوگە دانابەزێنێ و هەم سادەشی زۆر لێکەن و بۆ گەورەبوونی زۆر باشە ناکرێت ماسی گیاخۆر و گۆشتخۆر تێکەڵاو بکرێت لەبەر ئەوەی گۆشتخۆرەکان ماسی گیاخۆرەکانە لە هەموو حوزێکیشا پێویستە کە ناس هەبێ بۆی هەم شوشەکە خاوێن ڕابێ و هەم بەردەکانیش پاک تەمیز بێت. کاکاکەم ئەم ماسیە جوانە ناوی چییە؟ ئەم ماسی بێتای پێڵەن فایتەر کە ئەتە شەڕکرد؟ بەڵێ بەڕاستی شەڕیشەکە؟ بەڵێ ئەمانە شەڕەکە نێرەکان نابێت لایەکەوە بێت لەگەڵ مێکانیشا کە ئەمانەن ئەمە مێکانیەتی ئەم شینە؟ بێ فترێک بەرامبەرێک دایان بنێت و دوای دوسێ ڕۆژ جابیان خەیتە لایە واتە جیان بکێتەوە؟ واتە جیانکەینەوە نێرەکان بەیەکەوە نابن بەڵام مێکان بەیەکەوە کێشیان نیە و یەکشۆژی بەڵام نێرەکان ناتوانین تێکەڵاو ڕوەک خۆریشن؟ ڕۆخۆریشن لەگەڵ ماسیکەشا ئەگونجێن بەڵام دوو نێر بەیەکەوە ناگونجێن شەڕەکە ئاسانترین ماسیە کە بتوانین بەخێکی لە ماڵە لە شتێکی زۆر بچکۆلەیە ئەژی چونکە پێویستی بە فلتەر و ماتۆڕ و ئەجیزەکانی نییە بۆ ئۆکسیجنی ناوێت؟ ئۆکسیجنی خۆسی هەیە ناسی کاتە ماسیەکی بێ ئەرک و بێ زەحمەتە؟ باڵێ زۆر ئاسانە بە خەوکردنیشی زۆر باش. کاکاکەم ئێستا ئەم ماسیە جوانانە ئەبێ لە حەوزێکا بەخێوکردن ئەم حەوزە کە نمونەیەکی جوانیشێتی ئەبێ چ تایبەتمەندیەکی هەبێت؟ سەرتا بۆ دانانی حەوز پێویستە سەماد یان بەردی بۆ دابنێ ئەگەر جای سروشتی تێ بکەی سەمادەکەی بۆ دابنی باشترە ئەگەر جای سروشتی نەبێ حەوزێکی ئەتیادی بێ بەردەکە ڕاخەی دوای ئەوە فیلتەری بۆ ئەەکەی وەکو من کردوم ئەمە دەستکردی خۆمان دروستیەکەین بەفری قیاس و شوێنەکەی ئەو کەسی کە تەڵەبیەکە داوایەکە ئەمە ئاوەکە دەورانەکات دەورانێکی بیالۆجیەکە و ئاوکە هێنێتەوە بۆ ئێرە ئەمە فلتەرەکەیتی ئاوکە پاکاتەوە دوای ئەوە گەر سەمادی تێ بکەی ئەم نەباتە سروشتیانەی تیاژی کە ئەمە تەڵەن بۆ ماسی جاخۆرەکانە گۆشت خۆرەکان نابێ جای سروشتی تێ بکەی بە تایبەت ئەم جۆرانە بۆ زەرەری هەیە بۆیان؟ بەڵێ جاکە هەڵەوەشێنێت پێویستە گڵۆپمان هەبێت پێویستە دەرەجەی حرارەتی ئاوکە ڕابگریت کە ماسی زیاتر لە دەوری 22 25 تا 28 ئەژی 25 تا 28 گونجاوە بووی باشە لایت یان ڕووناکیە چەند سەعات لە ڕۆژە پێ لە ڕۆژێکا تقریبا 6 بۆ 7 ساعات ڕووناکیە بێت زۆر باشە دوای ئەوە ئاوگۆڕین بە هیچ شێوەیەک نییە تقریبا 15 ڕۆژ جارێک 125 ئاوکەیە گۆڕیت و ئاوی تازی تێکەیتەوە ئەو ئاوەی کە بۆ ئەمە بەکاردێت چه ئاوێکە ئاوی بەلوعەکە بێ؟ ئاوی بەلوعا بێ حکومی بەڵام کلۆری تیاابێت زیدی کلۆری بۆ بەکاربێنی بە حکومی کلۆرەکەی نامێنێت ئەو کلۆری بۆ بەکارێنی تقریبا دوای 10 دقیق بە چ شێوەیەک بەکاردێ؟ پێشتر لە دەفرێکە مەبەست حەبە قەترەیە باشە؟ یان ئەوە تا ئەبێ 48 ساعت دایبنی لە شوێنەکە تا کلۆرەکەی نامێنێت و ئەگە بەحاڵ ئەی ئاوی بیر؟ ئایبی بە هیچ شێوە نابێت جاران ئای کارێزمان بەکارێنە بەڵام ئێستا ئەڵەن ئایبیر ئاوی بیر بە هیچ شێوە نابێت ئای بەلوعەکە زۆر باشتر لە ئای بەلوعەکە باشتر ئاوکانزایەکانە دەبێت بەڕادەکان ئەو زۆر باشە ئاوێکی سووکە و مەلەکردنی ماسیەکان زۆر ئاسانتر و خۆشترە بۆ ئەوەی کە مەلیتیابکەن و پاکتەمیزی ماسی کلینێرەکان ئەو ماسی پاکەرەوەکان ئەوانە چی تا چەند گرنگەوەی سەمەدانێکم بینی لەو پێویستە لە هەموو حوزێکە ماسێکی کە ناس هەبێ بۆی ئەو بەڵخ و پیسەی کە هەم دارەکان ئەیگرن هەم شوشەکە و هەم بەردەکەش ئەو لێکاتەوە ئەگەر ئەو پیسێ لێ نەکرێتەوە تێژاڵ بە تێژاڵ ئەستورە بێ و فتریات و نەخۆشی لەسەرکەوە بێت. لەگەڵەوەی کە فێری ناوی هەندێک لە ماسیانە بووم وەکو ئەنجێڵ و ئەم ماسیانە هەروەها هەندێک زانیاریم وەرگرت ئەمانە بێت چۆن خزمەت بکرێن بۆ نمونە ماسی ئەبێت لەسەر خۆ خواردنی پێبێت و هەندێک زانیاریت هیوام ئەوەیە ئێوەش وەکو من سوودتان بینی بێت لەم زانیاریانە.